نبي خافي دايتوب روح مشيرين يا نبي يا نبي يا نبي. أور لا أسمع يا الميرادة واسطة يا نبي أقهر ما ينبي ذاتي مصطفى يا نبي يا نبي يا نبي. ما شاء الله. أي بارك الله فيك.
هي رحمة تودي باب التوكيل وباب التودير ونزيك إن شاء الله ديش نبحشت بيكفا آمين يا رب. خوش دائما أو بيكو خوشيا بتينا بحشت أو خوشيا دائما لبوها ملاك بي ما شاء سيجلي الله وربي مقامك دشت بو دش بو. هي إن شاء الله خدش تراس أفدان قهر بمينة يا ربي آمين يا رب. وخزمة دين وملتي آمين خداي. وخزمة في خلقي آمين. وخزمة في ولاتي آمين يا اللهم رب. آمين يا رب العالمين. ولك بمثل إن شاء الله خدش تراس روجة أخي تمني أقعد ليه وشو جوريا الحمد لله هزار شو جوريا حفدين رمضان يكم غزاي بدر ما شاء الله سركفتني مظن سركوتني مسلمانان سركفتني مظن وما النصر إلا من عند الله العزيز أشهد الحكيم. أن لا إله إلا الله. إذ تستغيثون ربكم فاستجاب لكم أني ممدكم بألف من الملائكة منزلين ما شاء الله وما جعله الله إلا بشرى ولتطمئن به قلوبكم وما النصر إلا من عند الله العزيز الحكيم. قولترين وسام بوشوي كذا دريتها مسلمان سيسط وسيزد الصحابة بنام برؤهم زي شقوري جمارك كم مروفا بس بوجا خده تعالى وجا مازنيا خده وملائكته بين صحابة دجيرتو دفرمي هر اون دم دزاني مل دفري دز دفري شين او كل ده دري سبحان الله ملائكتي خواي بدري لا دستي لا قوري دروي لا ميشك ما شاء الله هزمو جمارك فدري لو كاتي الشيطان هلا دري لو كاتي سبحان الله مازني هربو خده الله سركفتنجي هرج داف خده سركفتن بهم جا اف پیامو هندا مازن پیغمبری صلی الله علیه و سلم اتناف جهاكي بچيكي وكي مكة ومدينة دا هيدي اوم لبير دري اوم لبير شو دلي تدلي اي خدش ترازي اوم لبير شو دلي پیغمبر صلى الله عليه وسلم كلا لجير خيوتك خوي دا ودل دستي اون دبر اسكر حتى بنهن قلي ديار اون دعائك وتي خدايا اجر بيتو لو مثلا لو شري لو غزاي بسر نكوي بسر او كافرانا كسقنامي لسر عردي عبادتي تبكى يا الله دعاي كردو خوي تعالىش سبحان الله رحمتي خوي دابارا ملائكة بجد قلب مكاتش ان شاء الله لو شوي خير وبركة دادا بس يا ربي الحمد لله هزار جشر ان شاء الله ان شاء الله ان شاء الله خير وبركة وسركفتني مازن بو بصرمانة وبو في ملتي وبو بلنغاز وبو بندستا بو مظلومة أفيد ظلم لا تتكرر. إن شاء الله خوي. ناف تشون جهر بو ظالمها ما أديتي. فانظر كيف كان عاقبة الظالمين خواد فرمي. أما ديتمان بس أخو ما ديتمان كأواني استميان كرتشيان تيام. والله أفيد سربي ملتي إينين داكو في أي شاء الله خدش ترازيبة أحمد وتقال أحمد إبرا. إن شاء الله خدش في هردك رازيبة خدي خير وابن ويسد بارك الله فيك. فرقو أوي بدتا بصرمانة كي خيرك مازنة ها زور جوري أره والله خدي خير ابن ويس حتى هذا فرمي لكل قلب رطب ديوها ما دام تقوف ماينا ورق أحمد برا ورق قصبة أبو جماعة يعني هر زرقيشي تر يشك هات يعني هر زرقيشي تر لخير وبركة أو أبو جماعة أي بيس خدي خير ابن ويس أي بارك الله فيك جزاك الله خيرا يعني والله إن شاء الله خدش ترازي بد في جا ما أو سركفتنا مازن الله مجبير كسلافكين ما خليك دي بيجا سلافي مناك السلام عليكم ورحمة الله وبركاته والله السلام عليكم ورحمة الله وبركاته إن شاء الله خدي خير وهم يا بن ويست ساندي رمضان هفدا دي هفدا متن إن شاء الله خدش ترازي بارك الله فيك إن شاء الله خدي خيرات بن ويست كتشكاكو ريكو بيكو بصرمان وكيتا وصاف كشخي ان شاء الله خدي برزقي تابك دعاء بكن هرباسي من كان يدلو بس احمد هناك فقير السنجله امين امين بير بوي ما بس اللهم لا سهل الا ما جعلته سهلا اللهم امين وانت تجعل الحزن يا رب والله هي ما دامش دعاء شيلو السنجله بكا شكرا هم يا يلا بسم الله الرحمن الرحيم رزقي باشا اللهم يا ربنا ويا سميع الدعاء يا ربنا سهل لهم أمر زواجهم وبلغ مقاصدهم
اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن يا رب إذا شئت سهلا. يا ربنا بلغ مقاصدنا واقضي حوائجنا في أمور ديننا ودنيانا يا رب العالمين يا الله. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم صل على محمد. بارك الله فيك بارك الله فيك. إن شاء الله خودش ترازی باید. ما مستعرین دست ما مصاری بارین دست زور برس کرده بود دری بتمای. اللهم صل على محمد. بارك الله والله تمرو فيك بتقوى. إن الله حي كريم يستحي من العبد إذا رفع يديه أن يردهما صفرا. خدا زندية خواب آقايا شرم لعبدك دكا كدستي أوها برسكا ببطالي جيرتوا أن يردهما صفرا. هنجي واكي ما مصاري بوري دعاء بكن داس خب لينك شرم نكني وانا ما داس خب لينكن دعاء بخوش خد ابكن إن شاء الله خد دعاء وقبيلك. وابزان نظام أول توابني باشا يعني أي بني يا الله. السلام عليكم ورحمة الله وبركاته. إن شاء الله خد خير وهم يوم المسد. أريد زمع تشيل أيوة تسبيحة شبيها هذا كم تسكن بينية تسك لنا أو خيمة لنا أو زو كردوارية تسكت بينا بسلاحة بينا بهذا كي ونيا قصة لوناي هنا لوي أم التأخير دستم بيك قصة لوناي كاك عبد الله دبينا ما مصر تسبيحكم دي يلا بعد تسبيحكم لو بينا كاك والله يبتسي الشريك وبسلاحة بينا ونيا إيه فيجا خد حاسكت أفشوا عم دي بحسب بابتك قالك جرينكين أو بابت ما مصطفى بحسكري سر موضوع الدعاء وشوانية دعاء كرني وداس خبرنك إن شاء الله عم دي روجك الطيبات كين إن شاء الله خدش ترازي ما مصطفى عبد الله والله ما شاء الله تسبيح شيء زوانا لو دقرين موعد إن شاء الله لو استوديو ناس تدري هرأتو ديبي إن شاء الله إيه بس كسك يبي ولاد بد وكسك حاجة كرنا ولاتي دلوي دانا بد كسك يبي خدانا هم مالي لا يا رزيلة. پیغمبر صلی الله علیه و سلم او درسانی شامده الهجرته وقتی کوچا کری اشمکه بو مدینه و هاتینا در خستنش بر اسلام و بانگوازی اسلام قهر و خمک و گلک و مازن بی بو پیغمبری صلی الله علیه و سلم وقتی اب خوشی بحث کد خمگینی اکام مازن ای مکه چون بزید دیلم که جیگاو مأوای خومی لدایک بونی خومی اگر قومک دریان نکر با ما قد بزیم ندیش ما شاء الله. اللهم صل على محمد. حاجة كرنا ولاتي خوشويستي كلنا ودل دايا ها سرتاوا كي دل حتى بيغمبرانش كدنير درين وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ما شاء الله ليبين لهم قومه بزانا قومه يعني صداصت بو قوم كرداجي ديرين زمان دا بيغمبريت هاتينا صلى الله عليه وسلم صحابة بوا جاباني كردية كقبولوا الصحاباني كمروي حديث بو حديث كردي او كساتي توصت ناف ديرو كو اسلام دا طيباتي كرد بينام فخر شانازي بهميات كيم طيباتي كرد چنكيش ملاتي ما بيناش زماني ما بينا يشرد المجلس وانا البحث ترين اخواني امين يا رب. ايا كسيك هيا خوشويستي بولاتي خوي نبي اگر هيا بتسببك بومان هيا لولاتي خو مان در بتين ولاتي خو مان بزيبيلي رنگ استخ کسانی بولن ایوا شوێنتان خۆشە و قسەتان شوێنتان گەرمە بۆ قسەی وا گەورە دەکەن ئایا پەیوەندی بەوە هەیە کە شوێنت گەرم بی و نانت خۆش و نەرم بی و شوێنت فێنک بی لە کاتی هاوینان ئەو جاوڵاتی خۆتت خۆش بی پەیوەندی بەوە هەیە ئەگەر پەیوەندی بەوە هەیە و ئەگەر مەسەلەن سەبەبەک هەبی ئەو شتانە نەبی ئایا بۆمان هەیە مەسەلەن وڵاتی خۆمان خۆش نەوێ ئەنیە أي كسك رقش ولاتي خوش ليس منا من دعا إلى غير أبيه وبيونديوفيش قال أبي هي قال حاجة كرنا ولاتو ملتي وأنيا ما مصطفى زور مربوطة بيكو يعني بيوستش كتو لو خاكي لدايق دبي لو خاكي برورده بي أو هواي أو خاكي هالدمجي حتما دبي أو شويني خود خوش بي وحتى دسيا مكة ومدينة جمعوا معلومات الدنيا يا الله خلق كدستا مكة ومدينة استحزي بالرواب كاتي طاوبوني حزي فرزك طاو دبي يعني دلد ليدة واخواتي بقريته ولاتي خوي ناو ملتي خوي ناو مالو خزمي خوي هموي
وانەی لە خوشی و لە ئەوروپاش دەژین بەخوای بەشت چی زۆری زۆر حەز ئێستا بە دیار ئێمە دانیشتینە لە هۆڵندای لە هەموو شوێنەکان سڵاو ڕێز و خۆشەویستیمان سڵاوەتی تایبەت لە ئەو هەمووانە بنیرە سڵاو ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ کەسانی لە دەرەوەی وڵاتکەوە بەردەوام چاودێری کورسانی سوار دەکەن ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ هەموو لای بۆ هەمیوان کوردێن ئەوای خۆدەش دەڕۆز مامۆستا ڕێبوارەرێ دوای هەموو بەرنامەی لە هۆڵندا لە ئەوروپا ئەو وڵاتانە ئەوانەی متابعی بەرنامەی دەکەن لۆی دەنێرن خوا خێری هەمویان بنووسی ڕێز و سڵاوێتمە بۆوان هەمی کوردێن لە غەریبیۆ دژین ئەمە دیری ئێک و دوینە دیاراب ئەگەرێ جودا بەس هەمی گۆڤ دلێ مەدگەل ئێک و دووە خودی سەربێشازی جەمیل ڤێرس بۆ خزمەتە هەر کوردێکی هەر جیهەکی بێت هەر چاپارچێت کوردستانی ئەوێش دەرەوەی وڵات و ئەگەرێ جودا وڵاتی مادام هەر کوردە خینی کورداتی لە ناو سڵاوێت مێ تایبەت بووەنە دەست و چاوێتوانە ماچکی ئیشڵا نزیکترین دەم ئەو بێنە ناف وڵاتی خوددا و ناف ملەتی خوددا بدلەکی خۆشتر بژیش ئەوەکو الوێرێژ هەردەگەڕێنەوە ئەم بەحسێ وەختێ بەحسێ وڵاتیتکین و حەجێکردنە وڵاتی قەت چ جارە و چ جهەکی و چ وەختێکی ناچێبێت ئەموان کەساش بێتکین ئەوێت ئەف وڵاتە پاراستی ئەوێت خین بۆ ئاوادانکردنەوەی وڵاتی ڕێتین بۆ پاراستنەوەی ملەتی بۆ پاراستنەوەی نەتەویل سەری هەمیادا پێشمەرگە هێت قاهرەمان ئەم فەخر و شانازیە ئێکتکین ڕێز و سڵاو هەمی شەهیدێت مەژی بەحەشت بێتەوە پێشمەرگەیەت ڕێکۆڤی وڵاتیدا شەهید بین و تایبەتیشیت وێ ڕەمەزانە پیرۆزدا ئەوێت خوش ڕێزە دومایکەوە ئەوێت ئەم دێ شەڕێ دژی داعشێ دەست بێکین ئەگەلە شەهیددانەوە و ئەوێت بەرێ و شۆڕەشێتێکی دیفێک حتا سەرکردەیەت مازن ئێدی شەهید بینات وێ ڕێکێدا ئیشەڵڵا جێ هەمیە بەحەشت و فیردەوس لەعلا بێت کۆچەوە ئەم وان پێشمەرگەوەژی ڕێزێ لێ بگرین و هێزت ئەولەهیە ئاسایش و پۆلیسە هەمیە هەرێکش نەخی خۆ بە خزمەتیشی جوان چاوە ئەرکەر سەرمە ئەم خدا حەز کرد دەستی بابەت بکەین و بسم الله الرحمن الرحیم مامۆستا دڵشاد گەڵاڵی مامۆستای ئاینی خدا حەز کرد دەفشەوات گەلمەدا بێت مامۆستا گیان لێوەرە کەرەم کە هی خودش تەڕۆزی پۆنێ تۆڕیال دەف بەشەوە ئەمۆ نۆ ئەڤەل ڤێریەوە ئەریۆ لێرە ڕووناچی الحەمدولله بەس لەو لای هەمووی تاریکە السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته مامۆستا بەجلەکی ڕەشەوە هات و عەبایلوی دیار نەبوو باشە بارك الله فيك بەجلەکی وها ڕەش هات بەجلەکی وها ڕەش هات دیارە زۆر برادرن حەز دەکەم زۆر برادر مامۆستامە فەقیاتیش پێکەوە دەبیشتەکی هەیە بینی بەخۆی دەرسم پێگوتیە شانازی دەکەی ئەو لای دکتۆر كيفي تو شانازی دەکەی عزيزي طبعا شانازی بەهردوو فەرماوە لەکوێ دانیش يا ربي بارك الله فيك کاک دکتۆر بەخێر خۆش بی سەلامت گەلە سپاس زۆر مەمنون سەحەتت کووە والله باشم جەنابتان چۆنن ئەحواڵتان الحمد لله پێ خۆشحاڵم زۆر ئەم گەلە پێ خۆشحاڵترین خۆشەویستن ئەزیزن ئێمە دەستخۆشیتان لێ ئەەکەین کەماندون لەو بەرنامانە بەڕاستی الحمد لله چ جاماندی نابین پڕێکەوە خزمەتی ئیشەڵڵا زیاتر منەوە دەبی کە جەنابتان دێن ئەمە زیاتر دڵمان خۆشتر دەبی خوای گەورە پاداشتان بداتەوە ئینشاء الله آمين ببر أو فرمايشتي بيغمري دكون صلى الله عليه وسلم كفرميتي عينان لن تمسهما النار عين تحرس في سبيل الله ما شاء الله وعين بكت من خشية الله دو تساو هنا أجري دوزخ ناس تاني يكام لو تساوانا أويا حراسة يشجري لبناوي خوي ده إن شاء الله إيوه وبر أو فرمود أكون اللهم آمين آمين اللهم آمين همي كارمان دي طيباتي جي أبد بوشوي كردستان بسيارة في برنامج كارتين إن شاء الله همي خلقك اللي رانا خوي جورا أزرو باداشتان بداته بارك الله والله يا دس خوشيتان لي أكين براسي والله ما مستاد زور زار أما بأجاين لوي مثلا أما إيش شيء وكو دوام بلام بأجاين لوي خيرة شيء جورية بو نيتي طبعا استعمال مثلا ليرينا إن شاء الله خوا بو نيتي لي قل كل يعمل على شاكلته بو نيتي خوال بو ما ندنسي إن شاء الله إن شاء الله إن شاء الله فربكم هو أعلم بمن هو أهدى سبيلا اللهم آمين ما مستاد جيان أم شو قربان جانت خوش يا رب صحتت هرباش خوا سلامتك أم شو باسي أم بابت مهمة دكين باش بس برلوي باسي أو بابة مهمة بكي فرمو هر كسق لما في خوي أبيسيتوا برلوي داخل داوي تسبيحة كرت عاري والله منيش داوي تسبيحة وشيكم والله وزاق كسبي نبي أمن قدامي أقر نا آخر نبي تو أو إمانته زنابت نا بتسبيح نبي قسكت بونا خاي نا جي كاك عم جيجي يا ذكر ما بس يجي لا دستم
ايوانيه بيشتر خو تسبيح نبو لسر دمي بيغمبري صلى الله عليه وسلم برد برد قينا هاد بعد دست دست خوش بس اوكو تو بيت تسبيحاتي اما بيت تسبيح نبي مش لبير مسو سبحان الله ام بيجي الشيطان يجبيله ما بري الشيطان قرتيه وما انسانيه الا الشيطان ان اذكره الله الله قديش ترازيبا جار ان النفس لاماره بالسوء جيا هاي بلى خير ايش يجبيرك بيغمان انا والله الله قديش ترازيب بومستا مزيان ام وقتی بحثی حاجه کردن ولات کین گله جرا سر وی دمیدا اب اگر اب مادیات و دینه گریدان والله با فلان کس خدان ملک و املاک و افولات ابو فلان کسی ما و ام چه مجبورین افولات ما خوش بید کاده جام بچینه دسپیکا درزبون اب طیبتش مروواتی و حاجه کردن هر کی بو عردوی و دابش کردن عردا و بین سردم پیغمبری صلی الله علیه و سلم کابوچی گوتی ندوید ام حش ولات خوب بکین ام حش عرده خوب بکین ام عرده خوب پارزین کاچا ام نامیسا خود پارزین کاچا مالا خود پارزین بەناوی خوای گەورەی میهرەبان پێشەچی زۆر سپاسی بەڕێستان ئەکەم بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە بێگومان ئاین و نەتەوە دوو چەمچی لە یەکتر زیان نەکراون واتە نە ئاین بەبێ نەتەوە دەبی بەبێ خاک دەبی چونکە ئەگەر تو خاکت نەبی ناتوانانی خواپەرستیش بکەی ئەگەر ئازاد نەبی لە خاچی خۆت حتا ئەو خاکەی کە مەسەلەن لۆ نمونە ئێستا لە شریعەتی ئیسلامدا باسەکە ئەو خاکەی کە غەسب دەکرێ نوێژیشی لەسەنایە یا الله باشە یعنی لو ئەڕضی مەغصوبە واتە ئەو خاکەی کە داگیر کراوە یعنی داگیر دەکرێت و بچی خاچی کەسەکی داگیر بکەی نوێژت لەسەر خاچی ئەو کەسێک کە لێت داگیر کردی نوێژی تو دروست نییە کە تۆ داگیرکەری ئەو جا ئاین و نەتەوە دوو چەمچی لە یەک جیاواز نینە بەڵکو دوو چەمکن بەیەکەوە تەواوکەری یەکترن ئاین و خاک لێرە من دەڵێم هەر کەس لێرە مامۆستا خوا خێرت بنووسی و شتێکی زۆر مهمە وروژان مەسەلەن بوو نمونە ئێمە ئێستا بابەتێکی فقهی ئەمە باسی کوردستان بکەین کوردستان کاکە کوردستان کە لە وەختی خۆی دەوڵەت بووە و دەوڵەتی بەڕێوە بردیە کورد لەسەر دەستی کوردی دەوڵەتی ئێستا هەر نەبووە ئێستا ئەمە بوو نمونە وڵاتێک لەولا زوڵمی لە کورد کردیە بە ناحەق بە ئەولا لەولا کوردستانیان داگیر کردیە بەولا و پارچەیان کردیە نوێژی ئەوانە قوبوڵ ناکرێت کە سەبەبن کوردستان بە وەزعبی شریعەت باز دەکا یا الله قسەی من نییە یعنی تۆ لە شریعەتی ئیسلامدا وا باس کراوە پارچە عاردی کەسەچی خاچی کەسەچی نیشتیمانی کەسەچی داگیر بکەی نوێژی تو عیبادەتی تو لەو خاکەی دروست نییە کە تۆ داگیرکەری ئەوە یەک دوو هەر مرۆڤێک بەبێ وڵات بێ ئەو مرۆڤە طبعاً وڵات بەڕاستی شتێکی زۆر گرینگە بۆ مرۆڤ بۆ چونکە وڵات گەورەترین بەنرخترین شتە لە لای ئادەمیزاد ئەو وڵاتە سەرچاوەی منداڵی تووە کە لێی لەدایک بووی لانکەی پەروەردەبوونی تووە ئەو وڵاتە پەیژەی هەنگاوەکانی تۆیە ئەو وڵاتە وڵاتی بەسەربردننی گەنجایەتی تۆیە شوێنی باب و باپیرتە شوێنی پیربوونی تۆیە ئەو وڵاتە ئەگەر کەسێک وڵاتی نەبێ ئەوە ئەو کەسە بێناسنامەیە ئەو کەسە بێڕابردووە ئەو کەسە بێداهاتووە واتە ئەو کەسێک کە بێ وڵاتە ناسنامەی نییە و ئەو کەسێک کە بێ وڵاتە ڕابردوو ماضی نییە ئەو کەسێک کە بێ وڵاتە داهاتووشی نییە ئێمە ئەگەر سەیری پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه وسلم کاتێک کەوا لە پێناوی ئاینی پیرۆزی ئیسلام مەکەی بەجێهێشت پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم فەرمووی ما ئەطیەبەکی من بەلەد لەولا ئەهلوکی ئەخرەجوونی ما خەرەجت منکی فەرمووی چەند جوانی چەند پیرۆزی لە لای من چەند بۆن خۆشی لە لای من ئەی مەکە ئەگەر دانیشتوانەکەت منیان دەرنەکرد بوایە من دەستبەرداری تۆ نەدەبوو تەماشاکە مێژنووسان باسەکەن بە تایبەتی ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێبی ئەجێڕیتەوە ئەڵێ کاتی خۆی عەرەبەکان کە لە وڵاتی خۆیان دەردەچوون سەفەریان دەکرد یان بۆ غەزوەیەک دەچوون بەر لەوەی بچن مشتە خۆڵەشیان دەست دەدایە لەگەڵ خۆیان دەبرد بۆ چکە سۆزیان ئەوەندە هەبوو
خاچی خۆیان بۆن دەکرد پێغەمبەری خوای صلی الله عليه صلى الله وسلم عليه وسلم. کاتێک کە لە سەفەرێک دەگەڕاوە دەگەیشتە نزیکی شارەکەی خۆی کە مەدینەیە یان مەککەیە ئەو ئاژەڵی کە سواری بووە مەسەنەن ئەسب بووە هەر ئاژەڵێکی تر بووە سەریعتری دەکرد اشتیاقی هەبوو لەو خاچی خۆ لۆ وڵاتی خۆ تەماشاکە یعنی کەواتە نیشتیمان شتێکی زۆر بەنرخە نیشتیمان یعنی نیشتیمان ناموسی ئینسانە گەورەی ئینسانە ئینسانی بێ نیشتیمان دائیمەن وەکو کەسێکی وایە کە فانوسەکەی کوژا بێتەوە بێ خوددانە فەقیرە بەلەنگۆزە بەڵێ هەر ئەوە لەسەر ئەو قسەی مامۆستا ئەوە چەند مهمە مەسەرەن کورد لە ساڵانی پێشتر هەموو هەوڵێکمان بوو ئەو بوو کە ڕیفراندوممان ئەنجامدا و کوردستانێکی سەربەخۆمان هەبی یەکەم جار بوو لایانی بەرامبەرمان کە ئێوە کە خاکی کوردستان تەنداگی کردووە بە ناحەق چەندەها نەیاری ئەوە بۆ ئەوەی نوێشتا قۆبی ئەو جە ئێمە دەوڵەتمان هەبی چەندەها ئەوەش نەیاری بەشێکی زۆری مهمە تو کە مەسان بەلایەنە بەرامبەرەکە دەڵێ کاکە من خێری توم دێ پێش خێری خۆم لە بوو دنیا و ئاخرەتی ئەو زە ئیشەڵا لە نزیکترین کات ئەو کوردستانە سەربەخۆی ببێت من دەڵێم سەربەخۆ من دەڵێم هەندێک کەس لەم لاو ئەولا بە ناوی دین دەیانەوێ ڕۆڵەکانی گەلەکەمان هەڵخەڵەتێنن دەیانەوێ هەستینەتەوایەتی لە ناو ناخ و دەرونی ڕۆڵەکانی گەلەکەمان بکوژێننەوە بە بیانووی چێ بە بیانووی مسلمانەتی ئەگەر مسلمانەتی بیت ئەوان حیسابی ئەوەی دەکەن دەڵێن دامەزراندنی وڵاتێکی سربەخۆ بۆ کورد ئەوە دەبێتە مایەی تەفرەقە لە ناو وڵاتی ئیسلام باش ئەوان لێرە 22 وڵاتی عەرەبیمان هەیە باشە دروستکردنی 22 وڵاتی عەرەبی لۆ تەفرەقە بۆ نابێتە مایەی هەڵوەشانەوەی دەوڵەتی ئیسلام وەرە با دەوڵەتێکی ئیسلامی سەرتاسەری هەبی با کوردیش ئێکێک بی لەو وڵاتەی ئەوە یەک دوو ئەگەر بە بیانووی ئەوەی مسلمانەتیە برام خەڵکی غەیری کورد طبعا عادەتم وایە ئەمن بەعەلەنی هەندێک جار قسە ئەەکەم مەسەن خەڵکی عەرەب خەڵکی فارس خەڵکی تورک ئەگەر ئەوان مسلمان و خۆیان بە مسلمان ئەزانن حکمیان بەدەستە و دەسەڵاتیان بەدەستە ئێمەش خەڵکی مسلمانمان هەیە شیاوی ئەوەی بیکە حکم بەدەست بی و بەس لێرە بەدەست بە قسەکەم تەواکەم بێ زەحمەت ئەگەر مەسئلەکە ئەوەی ئەڵێن خەڵکی کورد خەڵکی بێدینیان تێدایە هەروەکو چۆن بێدینەکانی ئەوان دەسەڵاتیان بەدەستە با بێدینەکانی ئێمەش دەسەڵاتیان بەدەست بی ئێمە شیاوی ئەوەی نە دەسەڵاتمان بەدەست بی بەڕاست یعنی مامۆستا بە پێش شەریعەت فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ نمونە کورد کاکە هەموو هەوڵێکی بۆ ئەوەیە وڵاتێکی سەربەخۆی دەوڵەتێکی سەربەخۆی هەبی بە ناوی کوردستان بە ئاڵای کوردستانەوە هەر لایەنێک دژی ئەم هەوڵەی کورد بێ گوناحبارە هیچ گومانی تێدا نیە چونکە پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ ئەفەرمێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه الله ئەفەرمێ هیچ کەسێ لە ئێوە ئیمانی تەواو نییە بڕواداری ڕاستەقینە نییە هەتا ئەوەی کە بۆ خۆی پێخۆشە بۆ برای مسلمان کاکە وەڵڵا ئەوە بیکەنە عەرەبی بۆ هەمویان بیکەنە ئینگلیزی بۆ هەمویان ئەگەر بەخۆت پێت خۆشە ئازاد بی سەر بەخۆبی دەبی بۆ منیشت پێخۆشبی ئازادم سەر بەخۆ ئەگەر بۆ خۆت پێت ناخۆشە لە ژێر جەوری تانک و تۆپ و چەوسانەوە و تیارە و قمبەلە و قەلاچۆکردن دابی دەبی بۆ منیشت پێ ناخۆشبی ئێمیلەتی من گەلی من ئەنفال کرا چیمیا باران کرا لەسەر زێدی باب و باپیرانی دەرکرا لەسەر چی تەنها لەسەر ئەوەی گوتیان کوردی باشە 5,000 ئەوە یادی هەڵەبجە تێپەڕی 5,000 کەسمان بە لەحزەیەک ژیانی لە ناوچوو لەسەر چی لەسەر تەنها لەسەر ئەوەی کوردی 182,000 کەسمان یعنی ژێرخاک کرا بە زیندی لەسەر چی لەسەر ئەوەی کوردین ئێستا ئێمە قەزیەی ئێمە قەزیەکی بەڕاستی دینی نییە ئەوە باوەڕی منە یعنی ئێمە هیچ کێشەیەکی ئاینیمان نییە لە وڵاتەی ئێمە کێشەیەکی نەتەوەییە کێشەی ئێمە کێشەیەکی نەتەوەییە ئەوانەی ئیدعای ئیسلامەتی ئەکەن و بە ناوی ئیسلام دەیانەوێ فێڵ لە کورد بکەن بەڕاستی ئەو خەیاڵە زۆر لە مێژە ئەو خەیاڵە لە ناوچوو ئەس دەبێمە سەر تایبەتیژی ئەو کەسێت شۆڕەشگێر ئەبدیرۆکە کوردایەتیە و کەسێت سەرکردێت مازن تایبەتیژی بوو پاراستنە vê milletî vê axê vê welatî xînaxorê û divê rêkê de şehîd bînî şila cê hemiya bi heşte heta em taybetî jî beyne servî demî û servî demî jî berdewam min navê pêşmergeyî rêz û silavet me bû hemî pêşmerga bû xêzanê wana wallahî me pêxweş e jiyana wan naşiya her kesekî xweştir bit bes pa em sekînê mixabinî ve hemî gava ku me tirsîl ser herêma Kurdistanê hene pêşmergeyê qehreman hemî gava sengera dane
ئەvە هەر هوسۆنۆ چی بێت وڵڵ چونکی ئەvە فەرمانبەرێکە بنەوە پێشمەرگەی بەس لە پۆرەکی وەرگێت ئەvە خێرەکە مۆزنە ئایا خێراوان پێشمەرگە و شەو و ڕۆژێت سەنگەرادا سەرمایە و گەرمایەدا gelek جارەژی حتا بێخواردن ji ber şûlê wanayê bi zehmet rojê xwe derbas dikin çûn basî ew xêre gewreyekê kiraya ke kesanêk bi navî pêşmerge bû nimûne parêzerî welatin ecr û padaştiyan çiya li qiyamet pêş dunyayê بەر لەوەی وەڵامی ئەو پرسیارەی بەڕێزت بدەمەوە دەمەوێ دوو قسە باس بکەم یا الله یەک ئەو کوردستانە مڵکی هیچ حیزبێک نییە بە تایبەت بەڵکو مڵکی هەموو کووردە یا الله واتە ئەو کوردستانە نیشتیمانی هەموو تاک بە تاچی ئەو کوردستانەیە یعنی ئەو کوردستانە تاپۆ نەکرایە لەسەر لایەنێک بەتەنیا کەسێک بەڵکو ئێمە هەمومان خاوەنین ئێمە هەمومان مەسئولیەت و ئەرکمان لەسەر شانە بەرامبەر وڵاتی خۆمان ئەوە قسەی یەکەمم قسەی دووەمم ئەو کوردستانە ئازادی خوازی لەو کوردستانەدا خەباتکردن و خەباتگێڕی و شۆڕژێڕی لە کوردستانەدا ئەمانەتێکە لە دەستی قازی محەممەد و شێخ عوبەیدوڵڵای نەهری و شێخ مەحموودی حەفید و شێخ عەبدولسەلامی بارزانی و شێخ سەعیدی پیران و شێخ عوبەیدوڵڵای نەهری و ئەوانە ئەو ئەمانەتەیان هینایە و خەباتیان کردیە و تاک بە تاچی ڕۆڵەکانی ئەو کوردستانە خوینیان لە پێناوی ئەو سربەخۆیی و ئازادی کوردستان ڕشتووە ئێستا ئەو ئەمانەتە دراوەتە دەستی ئێمە دەبی ئێمە لە گلێنەی چاوی خۆمان زیاتر بیپارێزین وەبەر لەوەی بێمە سەر بابەتی پێشمەرگە ئەو پارچە شیعرا پێشکەشەکەم بە پێشمەرگە دەڵێم پێشمەرگە ناوت بەرزە دوژمن دەخەیتە لەرزە تۆ ڕۆڵەی کوردستانی هەڵۆی بەرزی کوێستانی پێشمەرگە ناوت بەرزە دوژمن دەخەیتە لەرزە پێشمەرگە ئێمە هەمومان قەرزداری پێشمەرگەی بۆ چونکە پێشمەرگە شەڕەف و ناموس و کەرامەتی میلەتی کوردی پاراستیە پێشمەرگە گلێنەی چاوی هەمومانە تەماشای پێشمەرگەی کوردستان بکەن لە پێگەکانی پێشمەرگە مزگەوت هەیە پێشمەرگەکانمان بە ڕۆژی دەبن پێشمەرگەکانمان قورئان دەخوێنن پێشمەرگەکانمان نوێژی بە جەماعەت دەکەن پێشمەرگەکانمان یعنی پابندن بە ئاینی پیرۆزی ئیسلام لە شەڕی داعش ئەو کردەوە پیس و چەپەڵانەی کە داعش دەیکرد خۆ پێشمەرگە ئەگەر بیکردبا داعش ماڵ و مناڵی خەڵکی بێگوناهی هەمووی قەتڵ و عام دەکرد هەمووی دەکوشت پێشمەرگە دەیان هەلی ئەو هایلۆ ڕەخسایە بەڵام نەیکردیە بۆ چونکە کورد ئەخلاقی هەیە کورد ناموسی هەیە کورد شەڕەف و کەرامەتی هەیە کورد ئاینی هەیە ویژدانی هەیە ئەخلاقی کورد ئەتوانم بڵێم بەر لەوەی ئیسلام بێ هەندێک ئەخلاق و خوڕەوشتی کورد هەبووە کورد هەر ئەو ئەخلاقی هەر هەبووە پێشی ئیسلام بێ هەندێک ئەخلاق و ڕەوشت هەبووە لە ناو میلەتی کورددا ئەوە ئەو ئەخلاق و ڕەوشتە هەر هەبووە لۆ نمونە میوانداری لۆ نمونە غیرەت لۆ نمونە عیزەت لۆ نمونە ناموس کەرامەت شەڕەف عیزەت دەستپاچی داوێن پاچی زوڵم نەکردن لە خەڵک بێویژدانی نەکردن خەڵکێک هەیە خەڵکی جگە لە کورد ئەگەر بۆیان بڕەخسێ دەست بەسەر بستێکی خاچی کوردستاندا بگرن منداڵی ناولان کەش سەر ئەبڕن پیر و گەنج و لاو و ژن هەمووی سەر ئەبڕن بڕوا بکەن بڕوا ئێمە ئەوەندە قەدر و قیمەتەمان هەیە هەتا خاچی خۆمان هەیە تا نیشتیمانی خۆمان هەیە ئەو کوردستانە لە شەڕەف و لە کەرامەت و لە ناموسمان لە هەمووی بەنرخترە ئەو پارچە خاکەی کوردستانمان کە هەیە بەڕاستی ئێمە ڕێەوە تا بە حەجی کریژی مامۆستایانێ سەرڕای زەحمەتی و ئەرکێ وانە و کارێک وانە هەڵبژارتنی پاراستنا کوردستانê پێشمەرگەت قەرەمان سەنگەرەدا vê Remezana pîrûz da û Remezanê bi zehmettir jî derbasکirîne projî bîne dîsa jî ser erkê xwe berdewam bîne duayeka taybet bû pêşmergeyê qehreman û hemî hêzet ku vê Kurdistanê parêzin dengê tê taybet û amînama û ya hemî bîne era ya Allah اللهم احفظ بلادنا وكردستاننا من كيد الكائدين ومن غدر الغادرين ومن ظلم الظالمين ومن يد الغاصبين برحمتك يا أرحم الراحمين اللهم احفظ بشمرك الذين يدافعون عن العرض والوطن برحمتك يا أرحم الراحمين
اللهم آمنا في أوطاننا وأصلح أئمتنا وولاة أمورنا. اللهم احفظنا واحفظ أهلنا وبلادنا يا رب العالمين. بۆیە من لێرەوە سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ یەکەیەکەی پێشمەرگە قارەمانەکانی کوردستان هەیە. پێشمەرگەکان هەم لە دنیا شەرەفمەندن بەوەی کە گەلی کورد هەموو سوپاسیانەکە و لە قیامەتیشدا سەربەرزن ئینشاء الله، چونکە ئەوەی ئەوانەکەن غەزایە، ئەوەی ئەوانەکەن يا خەبار. أيها الذين آمنوا اصبروا وصابروا ورابطوا وافعلوا خيرا لعلكم ترحمون. چاوە ئەرکەش سەر هەر تاکێکی ڕێزیل وان کەسا بگرێت ئەوێت وی وڵاتیت پارێزن. چون ئەمە باس کرا ئەرچی سەرشانی هەموو تاکێکی کوردستانە لە هەر شوێنێک ئەگاتە پێشمەرگەی کوردستان ڕێزی بگری و سەری ڕێز و نەواژشی بۆ دابنوینی. ئەو پێشمەرگانە مجاهیدن بۆ مجاهیدی ڕاستەقینە پێشمەرگەیە بۆ چونکە دیفاع لە شەرەف و ناموس و کەرامەتی میلەتێک ئەکا. دیفاع کردن لە شەرەف و ناموس و کەرامەتی میلەتێشیش ئەرکێکی ئاینیشە بۆ چونکە بزانە تەماشاکە خوای تەبارەک و تەعالا حەزرەتی موسا پێغەمبەری کەنار چوو فەرمووی گوتی فرعونی گوتی ئەرسل مەعیە بەنی ئیسرائیل ولا تعذبهم. تەماشاکە داوای ئازادکردنی بەنی ئیسرائیلی ئەکرد. نوشتیمان زۆر عەزیزە. ها بزانە تەماشا خوای گەورە لە قورئانی پیرۆزدا کە باسی ئەو کەسانە ئەکا کە فەساد بڵاوەکەنەوە لەسەر ڕووی زەوی و دژایەتی پەیامی خوا و پێغەمبەر ئەکەن، ئەفەرمێ یەکێک لە سزایەکانیان چییە؟ ئەوەیە کە لە وڵات دوورخرێن، أن ينفوا من الأرض ئەو ينفوا من الأرض، ئەوە لە وڵات دوورخرێنەوە. ئەوە نیشانەی سێ نیشانەی ئەوەیە ئەگەر وڵات زۆر عەزیز و خۆشەویست نەبا خوای گەورە لۆ ئەو سزایی لۆدا ئەنان. وەیە ئەوە یەک دەبینین گیان و خاک پێکەوە مقارنە ئەکا خوای گەورە. ئەفەرمێ چێ؟ ئەفەرمێ ولو أن كتبنا عليهم أن اقتلوا أنفسكم أو يخرجوا من دياركم ما فعلوه إلا قليل منهم. فرمي أجر إيمان لسرمان واجب كربانا نفسي خوتان بكشن يا لولاتي خوتان برون در كمك نوان ديان كرد أواني كخلشي دي كنيه كرد يعني كواتا تقبل ناكري إنسان قبولي أو يبكى لولاتي خوي بدر بندري وانيا ما مصطفى عزبون دیزا بدم تا از بتا چای کشی بینم ای خودش ترازی زور بحثی هندی بو من بکه اگر بو نمونه پشمرگه هکل ارکه شرنینه بس یل ارکه و یل سنگره هر امری خودی وفات کت و غرد کت بس نت شری داره او پشمرگه هکت ارک دابت یبو پاراستنا ولات خویل ارک دامانه شهید حسیبه چنکیت ارک دا گمانی تدانیه یا الله گمانی تدانیه لبر اوی مادام ئەوە لە ئەرکدایە حراست ئێشگری لە شەرەف و ناموس و کەرامەت و خاچی کوردستان ئەکا. حەدیث تازە جناب باس طبعا پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم عینانی لن تمسهما النار يعني لن تمسهما النار دوو چاو هەنە ئاگر نەیانگاتێ ئێکێک لەو چاوانە عینٌ تحرس في سبيل الله باتت تحرس في سبيل الله چاوێک کەوا لە پێناوی خوادا ئێشگری ئەکا وانە ئێستا ئەو پێشمەرگانە بەردەوام يعني ئیشگری دەکا لە ئەرکی خۆیتی بەڵێ لەو کاتە ئەرکەی مەسەلەن بەجلی پێشمەرگەیەوە وەفات بکا وەغێر بکری ئیشەڵا بە شەهید حسابە هەتا ئەگەر شەڕیش نەبی هیچ گومانی تێدا نییە. ئەی دەست خۆش ئافیەت بێت وە ڕۆژانەش خێر و ئەجر و پاداشتیان بۆ ئەنووسێ. جا لە کۆتاییشدا پارتە شیعرێکم هەیە لەبوو بە لە کوتایی ینی کاتی ئەوەی داهات کە کۆتایی بە من بێ یعنی بە دەوری من بێ ئەمن بەجێتان بێڵم بەر لەوەی بەجێتان بێڵم ئەو پارتە شیعرەش دەخوێنمەوە ئیشەڵا خودشتە ڕۆزی بێت دەمادەم وەت گوت بە ئەوە مامۆستا بە دەنگە چی تایبەت ئەو دەنگە تەکلیفی لەم نەکردیم. ئەرێ باش ئەمن وەم گوت ئەنگوو برادرن لە مێژە لە ساڵی چەند فەقیەتی پێکەوە بوون یان ئەو لە لای تو ئەو مامۆستا مەلادەشتی فەقی بوو لە کنەتوو ئەی ماش بەخۆی گوت عومەری کوڕی خەتاب کە هینایان ئەوە زۆر حەزی لێ نییە ساڵەکان کەشفکە دیار نەکەی کە هینایان گچکە بوو ماشەڵڵا گچکە بوو تازە پێ ئەگەی منیش زۆر پێداگیریم لەسەر ئەوە ئەکرد کە دەرسم پێدەگۆ پێداگیریم لەسەر ئەوە کرد کە دەرسەکەی لەبەرکە ئەوە بەس خەریکی دەستنوێژ و تاعەت و تەقوا و حەزی لە بەرکردنی نەبووە دەرخ زیاتر بە تاعەت مەشغول بوو. چیە کرد بەیانیان کە گچکە بوو لەبەر دەرگای مزگەوت
جێی خۆی ڕادی خست دەمگوت لۆ جێگات لەوێ ڕادێخی دەیگۆلۆ ئێگە خەڵک بێ پێم لێ بدەن لۆ نوێژی بەیانی بەخەبەر بێن ئەی بارەکە الله فیک باشە ئەی بارەکە الله ئەو فیک جا ڕۆژێکی دەرسمدایێ زۆر لە دوی گەڕام نەمدیتەوە ئێ بەڵێ ئەی ماشەڵڵا ئەوەی نزیکەنەوە ئەوە مامۆستا مەنادەشتی لە کاتی تەمەنی منداڵی ساڵی چەندە ئەوە ساڵی 2009 بوو گەلە جوانە ماشەڵڵا 1990 بە دیار ناکەی چیە عفوان مامۆستامین داوای لێبوردن دەکەین های خۆشتری وڵا لێرە بە دیار ناکەی خۆزگە بماندا بە جەماعەتی ڕوو ناکەینەوە بە هەندێک دیاری بۆ تەواو کەم ڕۆزی ئێ عفو مامۆستا زۆر لە دوی گەڕام دیتم لە قاعەی تەعزیان لە من کورسیەکان دانیشتێ من گوت چەکەی لێرە گوت من زکریەکەم وڵات چوم دەرسەکەم لێ پرسی دەرسەکەی لەبەر نەکردبوو منیش دەستی خۆم هەڵینا لێ بدەم لە ناکاو بروسکەک هاتە دەستم یا الله گوتم مەلا دەشتی گوتی گوتم کاکە ئەمن و تو کەلشی یەکترمان نەما بڕۆ لەکنە من وابوو ماشەڵڵا ئەی بارەکە الله فیک حياتە دەنجی گەلە خۆشە دەنگە کابینە بمدێ کابینە مایکەم بدێ دەنجی خۆش من هیچ پێ ناگوترێ وەڵڵا سوندی ناخۆم بەخوا هیچم پێ ناگوترێ دەنگم تەواونی وەڵڵا يا رسول الله يا شيء مدينة أو بابلي أو عايدي أوي مش عايدي قسك يا شيء مدينة يعني كودر الدماغ مستعمل دست مقرب الله أكبر يا الله سيلو بليم يا بكيف والله شاي مدينة شتي بكيف أمير رهبني روجي تنزايا إمام مرشدي دار البقايا لبو دردي ظلي من آية ودوايا بخوم معايا ابني أزادي محمد آي بخوم معايا ابني أزادي محمد بن عقبة عروجي سما بردويا ببي باتشي محمد بو بانغوستي شقي كرمايا أفلاتشي محمد بو خدا فرموي أتول معايا لما تاشي آي محمد بو خدا فرموي أتول معايا لما تاشي يا رسول الله لذي ما اشتياق بيدا بوا اشتياق بيدا بوا اشتياق بيدا بوايا مزرعي ترقم بزاري اقريت بربوا اقريت بربوا اقريت بربوايا كيدا بيبت اسمها مدينة تابلين وخي اوا تابلين وخي اوا تابلين وخي اوايا عبدي قناه برلقاتي فخري عالم خوتوا فخري عالم خوتوا فخري عالم خوتوا يا قوتي نطقم نماوى صبر وشم كموا صبر وشم كموا يا أجري مرجي عزيزا وإلى تارقم بربوا إلى تارقم بربوا إلى تارقم أي بارك الله فيك إن شاء الله خدش ترازي بتفدن جهر بمينة ما شاء الله كيتش مدنية والله بس ده في خدمتك بخواي أمن داولي بردنيش تكام باسي بريز ما عنديش مكردي ما مستحيل والله خيرت بنوسي كرامتي باشتي ها أي بارك الله فيك باس نسر حسابه منه سر حسابه ده زي بلاش من والله خدي خيرات بن في ستة وقوتي أمي لا بيشتشلبوا بريم الخروات
ئاستی بە خۆت دەزانی ئەو ماشەڵە زۆر کوردانە بوو زۆر هەولێرێ کوردانە بوو ئەوە بزەبت ئەف گوتنە ئەف شێوازی گوتنیل دەفمەل دوو کێژی قەدیم هەبین و کەژی ئەزێ لێت گەڕم یعنی مامۆستایەت ئاینی هەبین مزگەفتە تڕێنشت ناخۆرێ بوی شێوازیت گوتن ئێستاژ ئەمن دەگەڕێم کاکە دەرێم لو نمە لو ناین بەو زمانە پاراوە کوردیە جوانە بە ئیسلام بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ یەقسە هەبووکەم مامۆستای پێشان الله مامۆستایانی پێشان ماشەڵڵا تەواو مۆرچی کوردایەتیان پێوە دیار ماشەڵڵا ئێستا بەداخەوە خەڵکێک پەیدا بووە مامۆستای تەسک کردیتەوە وێ نەکو ئێستا بڕۆ ڕشتەی مرواری بخوینەوە یا عەلاءالدین سجادی بڕۆ بیخوینەوە بزانە چ نوکتە و چ قسەش خۆش تێدا قازی ڕەشاد دەرێ با نەڵێن کوردی نییە مەدحینە کاتی خۆی قسەی نەستەق قسەی خۆش یعنی هەر ئیمامۆستای ئاینی بووە يعني مع الاسف خلك وازاني ما مستعاني بس دبي بتي ودبي بخيني ما اتو سرودي ري بعدين قلت لك نسي يعني بقى هدي او دنقه خوشانه ما شاء الله سواك من باي دايم كارو بيشم غاريا سواك من باي دايم كارو بيشم غاريا حكم يتساود لقلب ما إلي غداريا حكم يتساود لقلب
بارك الله فيك الله وي ان شاء الله أكرمك الله هاي أكرمك بدل الله أستاذ. وي رحمة خدا الفوزي أزيد بابت والله تهيبد ما شاء الله ما مستشتي نا أو أزاني كوا لقل من غربتك هستا ما شاء الله تشتكي خوشت ببير ديتوي او زماني كما مصطفى قيبو توش درست بو فقيانه دغوتي او زماني شتكي خوش اگر ببير دبي كردانا سادج يعني تشي خوش بكيشا گومانی تێدانە فەقیان لە دێرین زمانەوە الله پارێزەری کەلتوری نەتەوەی بوو ما شاء الله هر جلكيت كردي هەر جلکی کوردیان دەبەر کردووە و بە بەرسیەتی بە نەبووی ینی خوێندیتیان و هەوڵی بەدەستهێنانی زانست و زانیاریان هێنایە ئەوجا بۆیە مەسەلەن مامۆستایەک ئەگەر لە حوزرە دەرچووبی جیاوازی زۆر زۆرە لەگەڵ مامۆستایەک کە لە شوێنەشکە دەرچووی مەسەلەن چکە لۆ لەبەرەوەی مامۆستا کە لە حوزرە دەرچووە خۆماڵیە ما شاء الله خۆماڵیە هەش لەبەرەوەی ئاخفتن و لەگەڵ زمان و نەریت و جلک ئەوەی و- کورد تێکەڵەبی ینی کوردەواری و دەوروبەری خۆی ئەوجا جاری وهە بۆ مەسەلەن کاتی خۆی شتەکە بوو پێمان دەگۆ ڕاتبەی فەقیان راتبي ڕاتبەی فەقیان إيه. چەند ماڵک لە دەوروبەری مزگەوت یا لە گوندەکەی إيه. دەستنیشان ئەکران بۆ نیورانێ ئەو مەزموعە ماڵە بوو بۆ مەغریب ئەو مەزموعە ماڵە ما شاء الله چەند فەقەیەک تەرخانەکران ڕاتبەی ئەو ماڵی مەسەلەن قاپەچیان لەگەڵ خۆ برد لەبەر دەرگای ماڵەکە دەیانگۆ ڕاتبێ ڕەحمەت و لێبی فرتاج. ڕادبێ ڕەحمەت و لێبی أي. جا ئەو ماڵە چیان لێ ئەنا دەیان هینە ئەو فەقەی ئەو ماڵی دەینا ئەو ماڵی دەینا شویەکەیان هەموو دائەنە ئەنواعیشی و دەهات ما شاء الله جا مەسەن ئەبینی ئی دوو ماڵی گۆشتی لەسەر بوو ما مستاش اتسو دوو پشکە گۆشت. راتبي فقياني ورقرت بەڵێ ئەو جا دەیان لێ دەمان لێ دەکرد. دەیان لێ دەکرد گۆشتەکەەوە بەرچێکت پایە تيان دكرت دەیان لێ دەکرد دەلا مەسەلەن تو. لۆ نمونە ئێستا ماڵین چێ دەلا من لە کنەوی چەند هەیە چار دەی حیساب کەونیە دا بڵین یازدە دوازدە سێزدە ونیا چاردە ئەو لۆی دەرەچوو ئەو ها ما مصاري ولا اذا قوشت گوتی چێ گوتی دەلە تو ايه ئەم گوتیتم دەلە من کەواتە دەلەک نەمنە ونیا چاریش لەوێ والله وعندك آلوزة بتزوالي زور آسانة. تيجيش ما مصاري بارك وبوا كان عندك زيادة له ما لا، 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 شركة لا. السادة ايه دەلا من چەند دوو لەکنە تو چاریش لەکنە من ايه او الشش ايه ئەوە شش دەشمان لێرەیە شازدە شازدة ايه ئێ یازدە دوازدە سێزدە چاردە پازدە شازدە ئەو لۆی ئەو جا ئەو دەستە داتێک ئەو دەستی دایە هەنجی دێتەوە هذا لما مجلس كي تسنكز من أدي. وزاتا جا گۆشتە کەم بوو ئەو گۆشتە کەم بوو مەسەلەن ئەو گۆشتە کەم بوو لەوێن دەر ئەو گۆشتە بەو حاڵی تەوزیحدا الله ريقاتي حلال وخوش حلال. وسوفتو ئەو جا فەقێ مەسەن مسابقەش. بەنەبووی بە فەقیری أيوة. خوێنی خۆی دەکرد ئیجازەی مامۆستایەتی وەرەگرت ئەو جا ئەو ڕۆژێک کە ئیجازەی مامۆستایش وەردەگرت ئەوە باسی هەفتەیەکان دەکەم یعنی هەموو گوندەکان کۆ ئەبوونەوە 56 سەماوار ڕێز دەکرا ئەو جا سێ شەو سێ ڕۆژ خزمەتی میوانیان دەکرد ما شاء الله حتا سێ شەو سێ ڕۆژان تەمسیلیان دەکرد حافلیان دەکرد ئەو جا ڕۆژی سێمین مامۆستایەکە ئیجازەی دەکات دەدا فەقیەکەی بۆ مندیلیان دەبەر ئەکردو ئەبۆ مەلاو ما شاء الله ئەو جا ژنەشیان لۆ دەینا و لە گوندە شیشدایان دەمەزراند و دەیان کردە مامۆستا ئەوەش شتان كيشيك مالو دروس أوش. ما مستر رشقارات خوا خيرت بنوسي ما مستر رشقار أوش والله هبو- مو أوش رشق هبو. شوك ما دي دكين خذي خيرتها بالمسد ايه ئەوەشی فەقیانی شەبوو ما ئوستاد شاد إيه. دەزانی قەدیم جهان ئەلفەچی ئەن وەلای ئەن شتی خۆشیان والله او ما مبو باسكن او ما مبو بلينوا خوا او بەخۆی ايه فەقیان مەسەلەن کە بڵین لە ئیجازەکان کە بیان ویست پاشایی بکەن ايه ئەویان دەگۆ دەیانگۆ ئەلفەچی ئەن وەلای ئەن ئەلەی ئەی ئۆنە بێچی بەن وەلای بەبەن بەبلەی بەیی بۆنە تێچی تەن وەلای تەتەن تەتلەی تەیی تۆنە ئەین لغەی عەرەبیەکەیان بەو شعرەی پێلەبەر دەکرێت قلتنا حرف اوصى الف سر ا بير سر با اوصى داف ماجي ئەوە اوصى جودا بوو ايه مەسەلەن ئەویان ئەکردە ئەوە ئەیانگۆ ئەلفەچی ئەن وەلای ئەن ئەلەی ئەی ئۆنە ئەلانی ئەی پێیەکی بن وەلای بە ئێستاش هەمووت لەبەرە مامۆستا؟ بڵێ اي ما شاء الله ئەوە سیپارەوەیە بێ لە شەربی ئەوە شێوازە خوێندنەک بووی حرفەکان ئەوە حنجەیان پێگو حینجە ئەیانگو ئەلف سەر ئا بێ سەر بە ها مەسەن لۆ نمونە ئێستا بسم اللهیت لۆ بکەمە حینجە ايه بێ لە ژێر بیسین زەنە بیست بیست میم ژێرمی بیسمی ڕێسە ڕاحێز حێزەنە ڕاح میم ئەلف مانون ژێرنی ڕەحمانی بسم الله الرحمانی ڕێسە ڕاحێحی میم ژێرمی ڕەحیمی ألف سر آ لام زنا ال حي سر حا
ميم سرما الحا راس ميم زنا حم الحم دال بردو الحمد دال بردو يك بيك دال وشبوش كواوي كلمة شبه بك وشا ما شاء الله ما شاء الله ريكش بركرنا بطيبتيجي قرآن بيروز وحتى فيربونا زمان عربي في ركيبيا لما مستعدتوا قوي بلا قوي زماني عربي اخر بيز قالوش زماني عربي بوش جاتر اوي احمدي ما نخي رأس سرعين شاو بدن قالب اسم او ما لوك جروكو لبرتان ذكر بتشيوازك او ما لوك شوازي اخو الشوازي ما مستباس كرو زياوازا لو سرتاي في او احمدي احمدي ما احمدي فرقي هي احمدي مثلا دري رأس سرع عين ساوى بدن قالب اسمنا وانفلو تحاجب لا مني بيتا كانم دبي او تازه ما مستوى او سرتاي فيربوني حرف كان او قتابي حرف كان فير ببي ادي مثلا لون من لا حرف كان عربي الف مان هي ونيا الف فتحي لسربي علين الف لسر ابي تا ب سر ابي تا با الف لسر مثلا لجيربي علي الف جير اي ب جير بي تي جير تي ادي اگر دو لسربي علي الف دو لسر ابي تا ان ب دو لسر ابي تا بن تيدو لسرتن يعني الف دو لجير بي علي الف دو لجير ان جهار بار في اجريج بيا في جهاريك وصف في الركيش بار كربو او ما ان شاء الله بله ادي ضمي لسربي علي الف دبر او الف دبري لسر يعني ضمي لسر ادي قد دو لسر بن دو ضمه علي الف دو دبر ان اي باش بيدو لسر بيدو لسر الله خذ ايش رازي ما مستديسه ام بين سر طيبه تجي لو انك ها تبارزت ما بحسي بيش مرقيت قهرمان كر خدي خير همية وبنفست أجر وباداشتي وانا إن شاء الله الروجة حق وحسابات دي هندا مازن بت أو بخوش إيدي من عجيب قرتي كوانا كان خيرك مازن كريا لو أنا كي ديجي هيا بشوازي دي بطيبة تجي والله تاخد بارزن زانستا زانينا قطابية دي هول دي بطيبة تجي ريكوي بيشي أو تكد دي والله تاخد بارزن أو تشواب طيبة تجي بو كسكي خيرة مثلا بونمونها نوجداره پریکا نوجداری آخو اندازیاره پریکا اندازیاری آخو ما مستای پریکا ما مستایتی آخو وی ولاتی وی ملتی کلتور و بزمان و بجلق و دی پارزریه لیکت یعنی جبلی تشتكي مروفاتي كاش آيلي لاني آيني و چاوهات يا بحث بخوي نمونه كتبو بالمو كاتك كشري داعش يخي كردستاني قرد بيش مرقا قارمانا كان مان لبركاني زنگ روبروي داعش بونوا نیوەی شەڕ پێشمەرگە قارەمانەکانمان کردیان دەستخۆشیان لێ ئەەکەین ئەوانە پاڵەوان بوون بەڵام نیوەی شەڕەکەی دیکە کە شەڕی فکریە باشە مامۆستایانی ئاینی کردیان بۆ چکە ویستیان هاگە تەماشا بکەیت ئەو گەلانێک کە کوڕەکانیان گەنجەکانیان چوونە ناو داعش ڕێژەی چوونی گەنجان و لاوانی کورد بۆ ناو داعش زۆر کەمتر بوو بە شێوەیەکی زۆر بەرچاو لە ڕێژەی وڵاتانی دیکە ئەوە چ بوو ئەوە دەور و کاریگەری مامۆستایانی ئاینی بوو و هەروەها نووسەرەکانیشمان ڕۆژنامەوانەکانیشمان پێشکەشکارەکانیشمان یعنی بەڕێستان کە لەو دەستگا ڕاگەیاندنە کارتان کردیە ئێوەش بەڕاستی پشکێکی زۆرتان بەبەرکەوت لە ڕزگارکردنی هزر و بیری تاچی کورد لە بیر و باوەڕی تونڕەوی کاریگەری باشتان هەبوو ئەو جا ئێمە هەمومان هەر کەسەی بە شێوەیەک ئێستا كلكم راع وكلكم مسؤول عن رعيته دوو جۆرە چەکمان هەیە چەکی ئەو چەکەی کە بەرامبەر دژمن ڕاوەستی و چەکێکی تریشمان هەیە کە پێڵێن چەکی پێنووس چەکە زانست و زانیاریش چەکە جا ئەوەی کە مامۆستایە لە قوتابخانە ئەوەی کە پارێزەرە ئەوەی کە ئەندازیارە ئەوەی کە بێژەرە ئەوەی کە پێشکەشکارە ئەوەی ڕۆژنامە نووسە هەمومان کە هەر کەسەی لە شوێنی خۆی دەوری خۆی دەبینی هەمومان پارێزگاری لە کوردستان ئەکەین بە یەکەوە هەمە پێک بە هەروێت بەردەوامی دەست لەف دەست دلێت مەهمیە پێک بە پاقش بن بێ ڕنگ و بێ حزب و بێ کەس ئێمە ئەوە باش فلان کەسم بۆ فلان کەسی ناکەم هەمی پێک بە وێ ملەتی و وێ وڵاتی پارێزن چونکی ئەر کەل سەر ملێت بەڵێ ئێمە ئەوە دەبی باش بزانین هەمومان کورد دۆستی نییە کورد دائیم بزانن کاتی ڕیفراندۆم چۆن وڵاتانی دەوروبەرمان ئەو حیساڕیان خستە سەر ویستیان یعنی بمان توقۆین لە ناومان ببن وانە کەواتە ئێمە بەڕاستی ئێمە دۆستمان تەنها خوای گەورەیە و ئەوەش دەبی بزانین ئەو وەسیەتی قازی محەممەدە نابێ هیچ کاتێک ئێمە متمانە بە دژمنی خۆمان بکەین چکە دژمنی ئێمە قەت ناوێ ئێمە لە ئاسۆدا بژین لە ڕووناچی دابژین لە ئازادی دابژین لەسەر بەخۆی دابژین
شعرك الطيبة هاي بتقول دموعي كده ئەو شعرا دەربڕینی هەستی نەتەوەیمە نازانم نە ئیقانعە نە ئیبێکەسیە من لە کۆتایی قسەکانمدا دەڵێم گەرچی تووشی ڕەنجەڕۆیی و حەسرەت و دەردم ئەمن قەت لە دەست ئەم چەرخە سپڵە نابەسم مردم ئەمن عاشقی چاوی کەژاڵ و گەردەنی پرخاڵ نیم عاشقی چێ و تەلان و بەندەن و بەردم ئەمن گەر لە برسان و لە بێبەرجی ئیمڕۆ ڕق هەڵێم گەر لە برسان و لە بێبەرجی ئیمڕۆ ڕق هەڵێم نۆکەری بێگانە ناکەم تا لەسەر عەردم ئەمن من لە زنجیر و تەناف و دار و بەرد باکم نییە لەت بکەن بمکوژن هێشتا دەڵێم کوردم ئەمن كردم أمن کوردم ئەمن نازانم نەبێ کەسە نەقانیع إن شاء الله خدش ترى بەڵێ ما مستعم قالك خوش حال بي أفشبات تتقال ما دابيش ئێمە خۆشحاڵترین هم ئێمە همي بيك وفي ولاتي في ملاتي في كل هموما. في زماني باريزي هەمومان ملكي ما يأخذ تعالى أف ملكي داما حقي كاسنينا نجمة بسيطة نداوير مافی خۆمانە گەلانی تر قەرزداری ئێمن بۆ چونکە سەرەتای دروستبوونەوەی مرۆڤایەتی لە دوای تۆفانی حەزرەتی نوح لە کوردستان دروست بوویتەوە واستوت ئەو على میلەتانە الجود هەموو لە کوردستانی سەریان أي بارك هەڵدایتەوە الله. کەواتە هەموو میلەتانی جیهان قەرزداری کورد و کوردستان إن شاء الله خدش ترى زبط زۆر أي بارك الله فيك قال خوش حال بين ما مستعد زۆر سپاس لۆ بەڕێستان گەلە ئەو میوانداریە بارك الله مامۆستا فيك. دەشتی هیوای سەرکەوتن لەوە خوازم آمين إن شاء الله خدش ترى زبط بارك الله فيك ممنون الطين سپاست دەکەم دەست و عثماني پەنجەت خۆش کاک دکتۆر دەست و پەنجەت خۆش دەست و پەنجەتان خۆش زۆر قال سپاس خيرات زۆر أري جماعة برسيارك كوادف في ما مستاي نهاتي أولو لو دفت غايبة كاور الدف معناها ده درجة تا هات أخواري الدف معناها ابو برنامج لو نبو يعني تسيا بهبها يعني بتينا مو أعرف لو ببي وين دانش إذا دفع لنا أوتومبيلي دبي لنا سياري دبي أركاتك ويستيان دينا دري أو ده أستاذ دفع شدي كتب ديني يعني نابي ها وزت دو دي الله بابي بعد به ونيا ما وصل هذه بابي ايوان مانيا ام دي بيك ان شاء الله ده هر بردامين مهوانك قالك طيبت مهبي ان شاء الله خدي خيراوي بنويست خدي شفای بو فريكت تندرستيوي تيك چوش برهندين هات بجا دعا بوي وبو همين نخوشات که يقف كم قلت از بيج متى جي دعا بكردي جيب که ابو همي پیشمرگه ابو همين نخوشا بس ان شاء الله فرق نينا هم كردي هم عربي هر زمانك هبت مهمه وام خدا شفاه مروف ابو دعا بلير يا ان ربي شاء الله خدي شفاي وين خوش بو همي بصرمانه بو همي نخوشا فريكت هر جهه که هبن يا ربي بتيبتي جي في هيوا خير وبركته خوش بو هاي برنامج قوي لقد ما وصل زور تایبەت بوو زۆر کوردانە بوو زۆر نارێم مەمە کێشەی هەندێک کێشەمان هەیە لە ڕووی ئەرشیفکردنی ئەو کللتورە تایبەت و جوانی کە هەمان بووە بەداخەوە مەسەنەن ئەو شتانە کە نەمینێنەوە خەتای ئەوەیە هێشتان بەشێکی زۆر لە ئێمە مانای ئەرشیف یان هەرگرتنی ئەو کللتورە ئەو ئەدەبیاتە لە کنەمە زۆر گەورە نیە وزە ئیشەڵا ئەوە زو انه بذك بقول لاجياني فقياتي باسي كان وين. هو كان بخوم ديتي ما يعني وين. فقيري والله. زلكرينو جلك كرين جهاد نبي مو كيف فقير وشنيكو جلك كي بكرت كان صوت الفقيوت يموي نوهتو هشت لانه وتهشت وهتا تا 2003 ما شاء الله يعني كوبلي كوليجي شي تاو لكاتي ازاد كردني لنا سوني الرجيمي بعث وكاتي وما كرت اجازه مرقره ما شاء الله إجازة. اجازه ورقرتنا وتشوبي اجازه كب ما مستان خرده بنوي تاز ما مستاد الشاد باس ببير دي وتشي تمثيل دكراو ايدي او شو بخوشي رارده بوردي يعني شتيشي بەتام بوو زۆر خۆش بوو یعنی پاش ئەوەی مامۆستایەکان ئامادە باشیان دەکرد بۆ خینەوەی نامەی ئەو شەهادەی کە پێت دەبەخشرێ ئەزە دەیخیندەوە مەسەر شەهادەکەت هەرگرتیە بەڵێ هەرم گرتووارێ والله الحەمدولله ئێستا فەقیاتی زیاتر لە شوێنێک دەخیندرێ لە حوجرات ئێستا لە حوجرەکانی کوردستان بە تایبەتی لە هەموو شوێنەوارەکە لە حوجران هەیە منطقەی حوجران لە منطقەکانی دیکەی شەقڵاوەیە سەردانیان دەکەی بە خودایی کەم کەماری وەڵاهی دەبەر و مەجالەکەم کەمە بەس لە نزیکەوە دایان بینمش
ساکنه ما صار بوری گفت که 2 دقیقه دینو که ساکی وقت چند زیدار باز های گفت که دقیقه 2 دقیقه چون بجا روش زیدار باز بنو بجا یا الله بارك الله فيك بارك الله فيك دست بك ان شاء الله خودش ترازی بتقاق احمد خو حافظی ناکە انا زاري مالو خوافي زاري كيد يا رب الجرد وارك عبدا بني الشمس والحزين بقوله كله وإخوان ضمك بشر شيء كيد يا رب عبد الله معاوي زمزم ومروه وصفايا عرشي ان شاء الله ترى بعد الصدق اليقين البر نوراني ذو البحر ذو البر نوراني من باب زيارات شاي قايلاني من باب زيارات بقرب المدينة نوراني مسلم ومار يا رسول الله يا من مشتاق ومار يا رسول الله جل مشتاق ومار كبار زنزان قربان ذبيح يا كبار زنزان هاي قلبان هاي نوراني يا راينا نوراني الله أحباب
وانا ابو عز وقدر ما غريب كسب يا رب. بجاري بقربان دوريا كيتوما دايم بجاري غوص دوريا كيتوما. في ذنب ريب غنايا لا شيء درب في ذنب ريب غنايا لا شيء عطفاس تقول عن بلبل ذي ولا لا شيء دوراي اذي عاشقي ولا لا شيء دوراي اذي عاشقي ولا لا شيء. قربان الشيء أرمو يقول عوني تمني دستي نقارا أرمو يقول عوني تمني دستي نقارا أو دنقو هواونا لو قريانا الشيء
الجفينة بفي داد بخود سمونا الجيرة واخوات نخاوم الجيرة واخوات نخاوم أنا رايح بين رايح وبينك إلى دنيا دردي عاد شفينا دردي عاد شفينا شقيني بالخش إما تدبابي نم كيف رامش إما تدبابي نم كيف رامش أي بارك الله فيك أي بارك الله فيك لا ما مصاري بار لبر أو بقولتم بعد فكر خدا جزاه خير دستي بيويستي بوبو دستكاني دفي لنا دستي أي بارك الله فيك قرم بويانا أي بارك الله فيك واه ما شاء الله ما شاء الله إن شاء الله خذي خيرات ابن فيس إن شاء الله خذي خيرات ابن فيس والله أمين بيجوي برنامج كتاي ببنين تخوا أمشوا تجاوز للشواني كاو أمين دورة كاميري بتزي بالرسمة شيء زمان لو بقرا دوای کوتای پێدێنین ئەمین هەر با ڕاستە خۆ وەرە ئیشەکە هەر هاتیە یەکدا فەقیری ئەمین وەڵڵا مەواستان جار چای دتەمان جار یە سەر کامیرە جار وەڵڵا ڕسمە بمەرگرێت یەک دوو ڕسمی جوانی من و مامۆستای بگرە دوای کوتای پێدێنین ئەف شەوەژی وەڵڵەهی گەلە تایبەت بی ئەو شەوانەی کە باسی بابەتەکان هەمووی تایبەتن ئیشڵا خودش ڕازێ بدێڵە ئەمین بس وقت مروف بحث بابتك تايبت كنت هيش برنامج تايبت ده يكسر كراده وصم دي دريج عم حزم لي الرسم دريج بخوي نظام لو فير ويما وين يا مصطفى يلا ده من سلاته والرسم نجي دي هاي ان شاء الله خذش رزيبت بارك الله فيك ان شاء الله خذش اهميه رزيبت خذي خير واهميه جيبن بس تبي تماشای برنامه کریم بینرد برنامه بیرت شو برنامه کرد چون بیاو شو بتتهم زور تایبت بو بس او کاتانی که بابتک تایبت بولات و ملت و کلتور براستی تایبت تره هر ولاتك يعني هولدت ملت خو كلتوري خو باريزت ان شاء الله افاج يك شون شبابت افيد كما هولداي هجيك نولات خو طيبت جي بيستر بخين نوو دلي هر کس کی دو طيبت جي گنجا پاشی و هفته هات پیشکش کردن دعا بو ما همی آب کن و طيبت جي او پیشمرگه سنگر آدو ان شاء الله خود خیرانا بنویسد خود خیرا بنویسد ما وقت بو جورکات شبکادی ولی نه ازیلی پارت میوزیک چی پیشکش به ما مصاري بار بس ان شاء الله شو چی دیگه دیوی جا خاطر خوب خوازب بادینی ها دای گورا بادینی خاطر باشا استعرض لكم هزدكم او سليمانيا بجدينكم بادينيا اول شيء لا يتزين هزدكم عاتيك الله ده تشتيكل هزدك ناصر يلا اخذ زمانك كنا زانم مصطفى كيف ياخذ ايه خاويزي خوشويستان يعني زور في خوش حال وين امشو شويشي تايبت ببراستي كورسان 24 ان شاء الله اخوي گورا همو ستافەکەی کوردستان 24 کوردستان هەر چوار پارچەی کوردستان خوابی پارێزی پێشمەرگە خۆشەویستەکان و خاک وڵاتمان هەردەم لە خۆشی و بەرەکەت و ئەمن و ئەمان بیا رب العالمین. سلام عليكم ورحمة الله سلامی خوا لە هەموو لایەکتان.